سڵاوت لێبێ دروست بۆ گیانی پاکی شەهیدان و ئەنفال کراوان دیارە ئەمڕۆ لە نێو سەربازگەکەدا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بە بەشداری و ئامادەبوونی چالاکوانانی بواری ئەنفال و جنوساید لێرەدا ئەنجام درا وەک باست کرد ئاماژەیان بۆ کرد لە نێو کۆنگرەکەدا بە زمانەکانی کوردی و عەرەبی کە ئەو هەوڵانە ڕابگیرێت کە لەلایەن سوپای عێراقەوە ئەنرێت بۆ دووبارە بە سەربازگەکردنی ئێرە بەڵکو بکرێت بە مۆنومنتێک تاکو لە یادینەوەی داهاتوودا بمێنێتەوە ئەو کەرستانی کە پاشماوەی ئەنفالن لێرەدا پارێزگاریان لێ بکرێت. دیارە من بۆ زانیاری زیاتر هەر لەسەر ئەو هۆڵانەی کە بۆ بەرسەربازگەکردنی ئێرەیە دانیشتوەیەکی گوندەکەم لایە کاکساتە کە هاوکارێکی باشی کەناڵەکانی ڕاگەیاندنی شەلێرە زانیاری زیاتر لە بەڕێزیان وەرەگرم. کاکساتە سڵاوت لێبێ هەوڵەکان بەچێوە گەیشتونە بۆ ڕاگررتنی ئێرە کە دووبارە بکرێتەوە بە سەربازگە. بەڵێ سەرەتا بە خێر بێن ئەمڕۆ ئێمە لێرە یادی 36مین ساڵی یادی ئەنفالمان کردەوە لە ئەم سەربازگە کۆنەی تۆپزاوە. هەوڵەکانی سوپاوە بوو لە ساڵی ڕابردوو بوو لە مانگی 6 و 7 تووسیان ئێرە بکەم بە سەربازگە، بەڵام ئێمە وەکو دانیشتوانی گوندی تۆپزاوە و چالاکەوان و نووسەرانی کەرکووک هەموو لێرە بەرگریمان کرد لە ئەوەی کە سوپا جارێکتر ئێرە نەکا بە سەربازگا و شوێنەواری ئەنفال بزر نەکرێ. بەڵام داواکاری ئێمە ئەوەیە لە نوێنەرانی کورد لە بەغا کە هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ ئەوەی بە شێوەیەکی فەرمی ئەم شوێنە بکرێ بە مۆنومنتێک شایستە بێ بە قوربانیانی ئەنفال بۆ ئەوەی بۆ نەوەکانی داهاتوومان بۆ 100 ساڵی داهاتوو پیشانی بدەین کە نەتەوەی کورد چی زوڵم و ستەمێکی لێ کراوە، چۆن قەتڵ و عام کراوە، هەموو دۆکۆمنتەکان لە ئەم مۆنومنتە شایستەیە کۆ بکرێتەوە. کاکساتە بەدر لە بابەتی بە مۆنومنتکردنی ئەم سەربازگەیە هەوڵەکان بۆ ڕاگررتنی ئەم هێرشانی کا لەلایەن سوپای عێراقەوە بۆ سەر زەوی کشت و کاڵەکانی جوتیاران ئەدرن ئەم هەوڵانە بەکوێ گەشتەوە دۆخی جوتیارانی ئەم ناوچەی لە چیە؟ بەڵێ بەداخەوە هەوڵەکانی سوپا بۆ دەست بە سەرداگرتنی زەویزاری تۆپزاوە بەردەوامە. ئەوە تا ئێستا نووسراوم لەلایە لە مانگی 3 2024 واتە لە ئەم ساڵ سوپا نووسرای ئاراستەی فەرمانگەی کشتتوکالی کەرکووک کردووە کە داوای 6 پارچە زەوی ئەکات مەسحی مەیدانی بۆ بکەن بە مەبەستی دابەشکردنی وەکو یەکەی نیشتەجێبوون بەسەر ئەفسەر و سەربازانی سوپای عێراق. واتە ئەوە بوو لە ساڵی پاری ڕابردوو ئێمە خۆپیشاندانمان گرتنمان ڕاگەیان دژ بە ئەوەی زەویزارەکانمان لەلایەن سوپاوە داگیر نەکرێ و چەند بڕیارێک دەرچوو لە ئەنجومەنی وەزیرانەوە بوو بڕیاری 29 دەرچوو پرۆژە یاسایەک لە ئەنجومەنی وەزیران ئەوە کراپەسەند کرا و نرایە پەرلەمان بە مەبەستی هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی مەزسکی یادەسەورە. بەڵام سوپا تا ئەم کاتەی لەگەڵا بێ بەردەوامە لە هەوڵەکانی بە نووسرای فەرمی لە مانگی 3 کردوێتی داواکە مەسحی مەیدانی بۆ زەوی کشتتوکاڵەکانی تۆپزاوە بگرێ دەست بەسەری بگرێ. وێ ڕای ئەوەی چەندین بڕیاری ئەنجومەنی وەزیرانەیە کە ڕێگا نادا ئەم زەویانە لەبەرەوەی لە چوارچەوەی مادەی 140، بەڵام سوپا گوێی نەداوە بە هەموو ئەو بڕیارانەی ئەنجومەنی وەزیران بەردەوامە. بۆیە ئێمەش نیگەرانی ئەوەین کە سوپا دوور لە یاسا و ڕاستاکانی حکوومەت دەست بەسەر زەویزایەکانمان بگرێت. بۆیە پەیاممان لێرەوە وەکو بەناوی هەموو جوتیارانی تۆپزاوە پەیاممان بۆ نوێنەرانمان لە حکوومەتی عێراق بە تایبەت بۆ بەڕێز خالد شوانی کە ڕێگیری بکەن لە هەوڵەکانی سوپا چکندیانەوە بە شێوەی نایاسایی دەست بەسەر زەویزارەکان کشتتوکاڵەکانی تۆپزاوە بگرن. سپاس بۆ بەڕێز ساتە ناسە ببوورە بۆ گەیاندنی زانیاریەکان بە یوان کێشەکەتان چارەسەر بێت. بەڵێ ڕەنگین دیارە ئەمە کۆی زانیاریەکان بوو کە بەڕێزیان گەیاندیان سەبارەت بە مۆنومنتکردن و ئەو هەوڵانەی کە دووبارە هەوڵی تعریبکردنەوەی کورد ئەدرێت لەم ناوچانە داواکرێت نوێنەرانی کورد کێشەکەیان بۆ چارەسەر بکات بۆی بەردەوام جوتیارانی کورد لێرە خەریکی ژیان و گوزەرانی خۆیان بن لە زەویە کشت و کاڵەکانیان ئەگەڕێمەوە.